سڵاو بەڕێزم سەرچاو بەخێر بێ. سەرچاو بەڕێزان بەخێر بێن، هیوادارم هەمولایەکتان باش بن، سەلامەت بن. پەیامێکی زۆر کورتم هەیە. سەرچاو پەیامێکی زۆر کورتم هەیە بۆ ئەو کەسانەی لادینین یاخود ئارتستی ڕاستەقینە و دڵسۆز. پەیامێکم بۆیان هەیە. سەرچاو بەڕێزان هەمولایەکتان بەخێر بن. سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوەی بەڕێز و ئازیز. پەیامێکم بۆ هەموو ئەو بەڕێزانەی کەوا ئارتستن، لادینین، لا ئەدرین، نازانم هەتاوەکو دوایی. بەڕێزان ئاگادار بن، دەستگا سیخوڕەکانی کوردستان خەڵکانێکی زۆری ناردۆتە ناو ئەم گروپانەوە. خۆیان لای من و لای تۆ و لای فلان و فلان بە ئارتست دەناسێنن. دەیانەوێت دزە بکەن بۆ لای تۆ، جۆرێک لە متمانە لای تۆ پەیدا بکەن. دواتر لە دەرفەتێک کاتێک پەیوەندیەکەت لەگەڵیان بەهێز بوو، ئەوە لە دەرفەتێک داوەتت بکەن ئەگەر هاتوو لە کوردستان بووی، بۆ ئەوەی ژەهرت دەرخوار بدەن یاخود دەگەیەک لێ بدەن. واروە هەندێک لەو مسلمانانەی کەوا لە کوردستان و ئیدعای ئیسلام بوون دەکەن، ئەوە سیخوڕی دوو جەمسەرن. هەندێکیان بۆ بستنەوەی ئیسلامی کوردستان کار دەکەن و بستنەوەی ئیسلامی کوردستان کار دەکا بۆ دەستگای سیخوڕی بنەماڵەی بارزانی پاراستن، و لەوێوە زانیاریان دەست دەکەوێ بۆ نمونە هەم زانیاری سەبارەت بە ئارتستەکان دەیدەن بە ئیسلامیەکان، و هەمان کاتیش بۆ نمونە دژایەتی ئیسلامیەکان دەکەن. سیخوڕی لەم بابەتە بە درێژایی مێژوو ئێجگار زۆر بووە. سیخوڕی دوو جەمسەرە. بۆ نمونە هەندێک لە سیخوڕەکانی رووسیا هەم سیخوڕی ئەمریکا بوون، هەم سیخوڕی رووسیا، و نمونەشتان زۆر بینیوە لەم دوایانە کەواشتی لەم بابەتە زۆر سەری هەڵداوە. و لەبەرەوە ئەو کوردانەی کەوا لە ئەوروپان بەشێکیان بۆ نمونە خۆیان وەکو ئیسلامی ناساندووە، لە بنەڕەتدا ئیسلامین جیهادین، بەڵام لە بنەڕەتدا کار دەکەن بۆ دەستگا سیخوڕەکانی کوردستان وەکو پارتی دیموکراتی کوردستان، و هەشیانە بۆ نمونە کار دەکا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. و ئەوانە زۆریان دەستیان خستۆتە ناو گروپە ئارتستەکان، جۆرێک لە پەیوەندی دروست دەکەن لەگەڵ ئارتستەکان. هەندێکی تر وەکو ئارتست خۆیان دەناسێنن، بەڵام فڕیان بەسەر ئارتست بوونەوە نییە. چونکە دەسەڵاتی کوردی باش دەزانی داهاتووی کوردستان بۆ کەسانێک دەبی کەوا لادینین یاخود ئەنتی ئیسلامین یاخود لا ئەدرین. دەزانن بزوتنەوەیەکی زۆر بەهێز لە کوردستان سەری هەڵداوە، دەیانەوێت بە هەموو شێوەیەک ئەم بوستنەوەیش کۆنتترۆل بکەن. لەبەرەوە متمانە بە هیچ کەسێک مەکەن. من زۆرێک لەو کەسانەی کەوا هاتوون دەیانەوێت متمانە لای پشتیوان عەبدوڵڵا دروست بکەن یا لای کەسانێکی تر. لە بنەڕەتدا ئەوانە کەسانی تەڵەکەباز و درۆزنن، کەسانێکن کار دەکەن بۆ دەستگا سیخوڕەکانی وەکو بنەماڵەی بارزانی، و کەسی لەم بابەتەش لە ئەوروپا بوونی هەیە. و داهاتووش پێتان نیشان دەدا گەر هاتوو ئەم دەسەڵاتە ڕووخاو بوونی نەما لە مەلەفەکانیان، بۆتان بەدیار دەکەوێت کە بەشێک لەو کەسانە بۆ دەستگای سیخوڕی بنەماڵەی بارزانی، بۆ دەستگای سیخوڕی بنەماڵەی تاڵەبانی کار دەکەن. من هیچ قسەیشترم نییە سەبارەت بەو بابەتە، بەڵام بۆ نمونە لە هەندێک لە لایڤەکان ئاگادار بووم کەسێک داوا لە کەسێک دەکەم، منیش لە هەولێر دەژیم، ڕاستەکەی من بێزارم، کەس نییە قسەی لەگەڵدا بکەم، دەردی دڵی خۆمی پێ بڵێم، حەز دەکەم بتبینم، بێکەوە لە شوێنێک دابنیشین، کۆفیەک بخۆین، نانێک بخۆین. ئەمانە هەمویان زۆربەی زۆریان کلااوچی و تەلەکەبازن. ئاگادار بن، متمانیان پێمەکەن. بە تایبەتی بنەماڵەی بارزانی دەیەوێتن لە ناڵ بدا لە مزماریش، دەیەوێتن بزوتنەوەی ئەنتی ئیسلامی یاخود ئارتستی یاخود ئەلمانیەت لە ئەستۆ بگرێ یاخود کۆنتترۆلی بکە، وەلایەکی تریشەوە لە هەمان کاتدا بۆ نمونە پشت بە سەلەفیەکانی کوردستان دەبەستەیە. لەبەرەوە بەلاتانەوە سیر نەبێ کە خودی سەلەفیەکان لە کاتێکدا دژایەتی بستنەوەی ئارتستی دەکەن، لە هەمان کاتدا کار بۆ بنەماڵەی بارزانی و دەستگا سیخوڕیەکانی بنەماڵەی بارزانی دەکەن. و باشترین نمونەشم بۆ ئەمە ناوەندی ئازادە. ناوەندی ئازاد من لە سەرەتاوە تێیدا بەشدار نەبووم، چونکە لە سەرەتاوە
تەنانەت بە کاک گۆران هەڵەبجەیم گوت دووجار پەیوەندی بەمنەوە کرد، بە کاک بێستونی ئازادم گوتم من شک و گومانم لە هەندێک لەو کەسانە هەیە کە لە ناوەندەکەتان لەگەڵتان کار دەکەن، ئەوانە کار دەکەن بۆ دەستگای سیخوڕی بنەماڵەی بارزانی و دەستگای جاسووسی حیزبەکان دەستیان خستۆتە ناو ئەم گروپەوە لە ژێرناوی ئاتزبوون دەیانەوێت زانیاری بدزن و بە فەعلی ئەم کاریان کردبوو، دەنگی زۆرێکیان ڕیکۆرد کردبوو و دەنگەکە بڕۆ کەوتۆتەوە بەردەستی ماکەر کەریم. من دڵنیام لەوەی کەسێکی وەکو ماکەر کەریم سیخوڕێکی دوو جەمسەرەیە، هەم کار دەکا بۆ گروپەکانی وەکو داعش و هەم کار دەکا بۆ دەستگای پاراستن و لە ڕاستیشدا داعش و بنەماڵەی بارزانی پەیوەندیەکی زۆر بەتین و قوڵیان هەبوو هەر وەک دەبینی کەوا کارەساتی شەنگال ئەو ڕاستەی پێمان نیشاندا. لەبەر ئەوە بڕوا بەو تەلەکە چیانە مەکەن، ئەوانە تەلەکە بازن، ئەوانە سیخوڕن، ئەوانە دەیانەوێ هیچ تەڵەبانە یا هیچ فورسەتانە دەگە لە خەڵک بدەن. لەبەرەوە هەموو کەسێک کەوا ئیدعای ئاتزبوون دەکا ئاتز نییە. ئاتزبوون پێویستی بە بوێری هەیە. ئاتیستەکان دەبی کەسانی بوێر بن، کەسانی ئازا بن. ئاتیستەکان دەکرێت لە ڕێگای لۆجیک و منطقەوە بەمەگەیشت بن، نەک لەوەی کەوا کەسێک بێ بڵێ من ئاتیستم کەوا ڕابردووش هیچی نەبوو بێ. ئەمانە من لە تەمەنی 16 ساڵیەوە لە دنیای سیاسەتدا، بەڵێ من لە تەمەنی 16 ساڵیەوە لە دنیای سیاسەتدا ئیشم کردیە. لە سەرەتاوە بە کاک گۆران هەڵەبجەیم بە کاک بێستونم گوتم من نایەمە ناوەندی ئازاد و ئێستاکە خودی دانەدانیان پەیوەندی بە من دەکەن، دەڵن پشتیوان عەبدوڵڵا تۆ چۆن زانیت؟ دەڵم چکە خەڵکانێک بە درێژایی مێژگوو پارێزگاریان لە کەرامەت و شەرەف و کەسایەتی خۆیان کردبێ، خۆیان تەسلیم بە هیچ دەستگایەکی سیخوڕی نەکردبێ، ڕۆژێک لە ڕۆژان نیشتیمان فرۆژ نەبوون، ڕۆژێک لە ڕۆژان سیخوڕیان بۆ هیچ کەسێک نەکردبێ، ڕۆژێک لە ڕۆژان بەعسی نەبوون، ڕۆژێک لە ڕۆژان خیانەتی نیشتیمانیان نەکردبێ و سەریان بۆ حیزبانە شۆڕ نەکردبێ، زۆر بەر لەوەی کەوا هەنگاوێک بنێ بیر دەکاتەوە، چکە نایەوێ بکەوێتە کەمینی ئەم حیزبانەوە بۆ ئەوەی لەو تەمەنەی ئێمە لە کەسایەتیمان بدەن. و هەمویان ئێستاکە ڕاستەکەی پەشیمانن لەوەی کەوا زۆرێک لە دەستگا سیخوڕەکان دەستیان خستۆتە ناو ناوەندی ئازادەوە و دەنگەکانیان ڕیکۆرد دەکرێت و دەنگەکانیان دەچێت بۆ کەسێکی وەکو ماکەر کەریم کەوا لە پەیجەکەی بڵاوی کاتەوە. ئەڵبەتە کەسێکی وەکو ماکەر کەریم زۆر تەبیعی دەگەڕێتەوە کوردستان و بنەماڵەی بارزانی قسەی لەگەڵ ناکەن. پێی ناڵێن ماکەر کەریم تۆ لە ئەوروپا بەرگری لە داعش دەکرد، چکە داعش و بنەماڵەی بارزانی هەمان شتن و ناکرێت جیاوازیان بکەیت. ماکەر کەریم ڕۆژانە سوکایەتی بە ئیهانە و سوکایەتی بە خەڵکی کورد دەکا. ماکەر کەریم ڕۆژانە ئیهانە و سوکایەتی بۆ نمونە بە ڕۆژهەڵاتیەکان دەکات، دەڵێ خوێڕووی بێ ئەخلاقن، بەڵام لەگەڵ ئەوەش سەفەری کوردستان دەکا. بەڵام کەسانێکی وەکو ئێمە گەر هاتوو بگەڕێنەوە بۆ کوردستان، ئەوە بۆ نمونە دەعوامان لەسەر و لایەن وەزارەتی ئەوقاف و چەند مەلایەکەوە ڕیکۆرد کراوە کە پشتیوان عەبدوڵڵا بگەڕێتەوە کوردستان دەی بگرێ بە دادگا لە ژێرناوی ئیهانە و سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلام. لەبەر ئەوە ئاگادار بن تکایە، بەڵێ لەگەڵ ئەوە ئاگادار بن سەبارەت بەو بابەتە. هەموو کەسێک ئیدعای ئاتزبوون دەکا ئاتز نییە و دەستگا سیخوڕەکانی کوردستان دەستیان خستۆتە ناو زۆر لەو ڕێکخراو شتانە کەوا دروست دەبن. لەبەر ئەوە من کاتێک ئاماژەم کرد بە دروستبوونی ڕێکخراو، گوتم پێشمەرجی سەرەکی بۆ ڕێکخراوبوون دروستکردنی سندوقێکی کۆمەچیە بۆ مناڵانی یەتیم، بۆ ئەوی بزانم خەڵکی دڵسۆز چێە بەفعلی. بینیمان کەوا زۆربەی زۆریان ئامادەیان نیشان نەدا سەبارەت بۆ مۆزوعانە، چکە نانەوێت بستنەوەی ئاتستی لە کوردستان بناسرێ، نانەوێت کۆمەک بدەن بە ڕێکخراوێکی لەم بابەتە کە بەفعلی ببێ بە ڕێکخراو. تەنها لە کۆبوونەوەکان ئامادەن بەشدارن بەڵێ من ئارتستم، لەو لاوەش دەنگ ڕیکۆرد دەکەن و دەنگکان دەدزرێ و دەبردرێ لەو لاوە بڵاو دەکرێتەوە. بەڵێ ئەوە پێشمەرجی من بوو. بووە زۆر کەسەیە لە کوردستان پەیوەندی دەکاتن وەڵاهی من وەزم زۆر خەتەر و زۆر ناتەواو و لەبەرەوەی بووم بە ئاتست ئەوە خەریکە ژیانم لە هەڕەشەیە، بەڵام دواتر دەرەچێ دەبینی پیاوی پاراستنە بۆ ئەوەی بۆ نمونە نزیک بێتەوە لە فلانە کەس و لە فلانە کەس. تۆزەک ڕاستەکەی شەرم لە خۆتان بکەنەوە. شەرم نییە ئینسان لە سەدەی 21ەم سیخوڕی بکە بۆ حیزبێک کەوا 27 ساڵە سواری ملی خەڵکی کوردستان بووە، دەکوژێ و دەبڕێ و دەدزێ و دەخوا هەتا وەکو دوایی. ئازیزم
مرۆڤێکی ئاتس دەبی مرۆڤێکی زانستی بێ، مرۆڤی ئاتس دەبی بڕوای بە بەهای پیرۆزی مرۆڤایەتی بێ، مرۆڤی ئاتس دەبی بڕوای بە ئەخلاقی مەزنی مرۆڤایەتی بێ، دەبی بڕوای بە یەکسانی و ئازادی بێ، و ئەگەر بڕواشت بە یەکسانیە لایەنی کەم دەبی بڕوات بە دادپەروەری بێ. کاتێک مرۆڤێک ئیدعای ئاتس بوون دەکا لەو لاش دەبێ بە سیخوڕی مەسرور و مەجرور بارزانی، ئەمە دەبی خاوەن چه ئەخلاقێک بێ. هەرگیز ئاتس بوون پەیوەستبوونە بە بزوتنەوەیەکی دادپەروەرانە و ئازادی خوازانە. هەر کەسێک ئیدعای ئاتس بوون بکە و بڕوای بە ئازادی و یەکسانی نەبێ، ئەم کەسە ئاتس نییە، ئەمە بابچی بۆ خۆی بیخولێنێتەوە، بابچی بۆ خۆی بیخولێنێتەوە. من گومانم لە هەموو کەسەیە کاک زەردەشت، گومانم لە هەموو کەسەیە. باشە، و بنەماڵەی بارزانی ساڵەهای ساڵە تەلەکە بۆ نمونە کەمین بۆ من دادەنێن و پشتیوان عەبدوڵڵا بکەوێتە کەمینەکەیان، پشتیوان عەبدوڵڵا ناکەوێتە کەمینەکەتان. باشە، چکە ئەو شتەی ئەو قەسپەی دەیخۆن کوورکشت، ئەها ناوکەکەی لە جیرفانی منە، دەری بێنم ناوکەکەی لە جیرفانی منە، ناوکەکەی لە جیرفانی منە. باشە، لەبەر ئەوە تەنانەت گروپێکی ئاتس لە کوردستان لە خەریکی پێکێنانی کۆمەڵەی ئاتیستانی بێسنوور بوون، و مەکوان کەریم پەیوەندی کردبوو بە پاراستن و پێی گوتبوون دەبی بەشێک لە ئیش و کارەکانی ئەم بزوتنەوەیە هێرشکردن بێ بۆ سەر پشتیوان عەبدوڵڵا. بڵێن پشتیوان عەبدوڵڵا ئەو شێوازەی گرتوویەتێ بەر کەسێکی جوێن فرۆشە، نەک ڕەخنەگری ئاینیە. باشە، وە کەسەکانیش دیارن، بەڵام بزوتنەوەکە لە ئێستادا ڕاگیراوە. بڕیاروا بوو ئیجازە وەربگرن لە ڕێگای ئەنجومەنی وەزیران. هەی ئافرین پارتێکان، کارەکانتان قونی لە دەرەیە، وەک دەڵێن وەکو هەولێری قونی لە دەرەیە. باشە، کێ هەواڵەکەی بۆ هێنام جنۆکە، هەروەک چۆن جنۆکان هەواڵەکەی بۆ هێنام هەفتەیەک بەر لێستا ئەلانم کرد، گوتم نەتیجەی هەڵبژاردن لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەوە ئەوەندە و ئەوەندە و ئەوەندە کورسیەوە ڕاست دەرچوو، هەمان حاڵەت. جنۆکەکان هەواڵم بۆ دەینن، جنۆکەکانم هەواڵم بۆ دەین، هەروەک چۆن ئەلانم کرد هەفتەیەک بەر لە ئێستا بەر لە هەڵبژاردنەکان بە 5 ڕۆژە نەتیجەکانم ئەلان کرد، نەتیجەی هەڵبژاردن و کورسیەکانم ئەلان کرد. پەیوەندیان بە تۆ کرد، وەنیا کاک زەردەشت؟ ئەها، بزانە بزانە من قسە لە خۆمەوە ناکەم ئازیزم کاک زەردەشت، قسە لە خۆمەوە ناکەم. بڕوا بکەت تۆ بەم نەوت، ئەوە جاریەکەمە ئاماژەی پێ دەکەی، جاریەکەمە ئاماژەی پێ دەکەی، جاریەکەمە ئاماژەی پێ دەکەی هەمویان لەو بابەتەن. بڕوا بە هەموو کەسێک مەکە. بۆ نمونە ئەمڕۆ کەسێک پەیوەندی بە کاک ئازادەوە کرد، گوتی من نازم ئەو بەڕێزە چێیان نا، من نامێت تەقە بە تاریکی وێ مەبەستم ئەو نییە، بەڵام بەگشتی من بە تەنیام لە هەولێر و دڵم تون بوو، حەز دەکەم لە شوێنێکدا بنیشن. نەکەی رە ئازیزم، نەکەی ئەو شتانە، نەکەی. ئاگاداری خۆتان بن، هەر بە جددی ئاگاداری خۆتان بن. باشە، ئەو کلاواتانە بە هیچ جۆرێک هیچ کەسێک مەبینە. باشە، هیچ کەسێک مەبینە بە هیچ جۆرێک. وای پارتی ژنتان بۆ ناردیمە، وای پارتی ژنتان بۆ ناردیمە، وای ئیسلامی ژن و کچتان بۆ ناردیمە. باوکە ڕۆ بریا بە بمژمارد بایەکەوە چەندانە بوو تا ئێستاکە، تۆزێک شەرم لە خۆتان بکەنەوە. باشە، ناو عومەری کوڕی خەتاب و کوڕم، عومەری کوڕی خەتاب و تڕی کرد، عومەری کوڕی خەتاب و هەیدە بەنگ، ئەوە خەونت بینیوە. عومەری کوڕی خەتاب تڕی کردیە، محەممەد تڕی کردیە، و محەممەد هەمیشە باسی تڕی کردیە، و هەروە محەممەد گوتوویەتی شەیطان لە کاتی نوێشکردنتان دێ یاری بە قوونی موسڵمانان دەکا. ئاگادار بن ئەگەر هەستان کرد هەموو بە بابەتەکەتان هەمووی سەبارەت بە تڕە. محەممەد هەزارها فەرمودەی هەیە لەسەر تڕ هەتی و دانیشە لە شوێنی خۆت، دانیشە دەبنگ، دانیشە. دەبڕۆ دەی باشە، دانیشە دەی، دانیشە دانیشە. خوێڕی بێ ئەخلاق تەریق نابیەوە، خوێڕی سەرسەری بێ ئەخلاقینە. دەبڕۆ دەی، دەبڕۆ ژە گوو بخۆ. باشە، نا زۆرن کاکە، زۆری تریشان کاک ئاڵان عەبدوڵڵا، زۆری تریشێ ئازیزم.
ئێوە ئاگادار نینە، من ئاگاداری زۆر شتم. من خۆشبەختانە ڕاستەکەی بخەریکە بڕوان بە هێزێکی سەر و سروشتی بێ پشتیوان عەبدوڵای خۆش دەوێ، یعنی شتم بۆ لێ کەوا هەمووشی ڕاست و دروستە و ئەسڵ و ئەساسی هەیە و بنج و بنەوانی هەیە، بنج و بنەوانی هەیە. خەڵک لە پێناو دۆلارێک ئەمڕۆکە سەری ژنەکەی دەگرێ و دەیبا بۆ مەسوولێک بۆ ئەوەی دۆلارێک زیاتر وەربگرێ، یاخود بۆ ئەوەی تەقاعود بکرێ، یا پارەی بخار نشینی وەربگرێ. ئەمە بارودۆخی تاچی کووردە، ئەمە بارودۆخی تاچی کووردەکەوا لە کوردستان وای لێ هاتووە. بڕۆ داوا لە عەبەیەک بکە بابێ مرد بێ لەگەڵ پشتیوان عەبدوڵا دەبێت بکە، پشتیوان عەبدوڵا ساڵ و نیوێکە چاوەڕێی دەکا. باشە ئازیزم، بڕۆ داوا لە عەبەیەک بکە، ئەگەر ژمارە تەلەفۆنیشت هەیە بۆ وەربگرە بۆ ئەوەی هەر ئێستا کە پەیوەندی پێوە بکەم بڵێمەوە عەبەیەک من ئەم شەو ئامادەم فەرم وەرە دەبێت بکەین. باشە 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 ئازیزم. ئاگاداری خۆتان من بەتایبەتی ئەوانەی کوردستانن وەکو کاک زەردەشت و کاک ئازاد و مەجموعە کەسانێکی تر هیچ کەس لەوانە مەبینن، متمانە بە هیچ کەس مەکەن. ئاگاداری خۆتان بن، نەنانی خەڵک بخۆن، نە ئاوی خەڵک بخۆن، نە چای خەڵک بخۆن. هەتاوەکو دوایی دەستگای پاراستنی پارتی دیموکراتی کوردستان کاتێک گیرام ساڵی 2011 چایەی ژەهراویاندا بە پشتیوان عەبدوڵا، بەڵام هەموو شتێک با بۆ کاتی خۆی بێ، با هەموو شتێک با بۆ کاتی خۆی بێ و ئەوانە دانە بەدانەیان دەناسمەوە کەوا چێ بوون چێ نەبوون. باشە ئەمە دەستگای پاراستنە، هەموو کارێک دەکاتن و هەموو کارێکیان کردووە، وەسڵ لە هیچ کارێک ناکەنەوە. دەستگا جاسوسیەکانی کوردستان بەو شکل و شێوە کار دەکەن و ئەو شکل و شێوە لە ئازاردان و ئەشکەنجە لە ئیسلام و لە حەمەی کوڕی ئامەیان وەرگرتیە. دەسەڵاتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست ناتوانیت بە هیچ جۆرێک لە فێرکاریەکانی حەمەی کوڕی ئامە لێکی جیا بکەیتەوە. باشە بە هیچ جۆرێک ناتوانانی لێکیان جیا بکەیتەوە. باشە ئاگاداری خۆتان. باشە و ئەو دەبنگانەی کورد ساڵ و نیوێکە زیاترە ڕاستکەی لە ئوسترالیا کوڕم ئێوە بەو ڕادەیە پیاونین. لوبنانیەکان جیهادیا لوبنانیەکانتان ئاگادار کردوتەوە سەبارەت بە پشتیوان عەبدوڵا دەگەل لە پشتیوان عەبدوڵا بدەن. پشتیوان عەبدوڵا منەتان بە قۆندەرە نازانێ. باشە ساڵ و نیوێکە لوبنانیەکانتان ئاگادار کردوتەوە سەبارەت بە پشتیوان عەبدوڵا. پشتیوان عەبدوڵا جارێکتر لەو منبەرەوە پێتان دەڵێم منەتان بە قۆندەرە نازانێ. جا لوبنانی دەهێنن، سۆماڵی دەهێنن، سوودانی دەهێنن، ئەڵڵا دەهێنن، محەممەد زیندوو دەکەنەوە. پشتیوان عەبدوڵا مرد بووە بە درێژایی تەمەنی بە مەردی دەمینێتەوە، بە مەردیش دەمرێ. باشە چاک بزانن و دەشتانکەم بە فلیم، دەتانکەم بە فلیم، هەر وەک چۆن لە 3 ساڵی ڕابردوو ڕیسوام کردوون لەسەر ڕیسواکردنی ئێوە. بەردەوام دەبم بەردەوام دەبم بەردەوام دەبم تاوەکو دەمرم، تاوەکو دوا هەناسەت دەم. کاتێک ئەو کاتێک ویستان تیرۆریشم بکەن، لە کاتی تیرۆرەکە دەڵێم نەفرەت لە ئەڵڵا، نەفرەت لە محەممەد، نەفرەت لە قورئان. ئەو کاتی تیرۆرەکەش باشە، کاتی تیرۆرەکەش ئاوا دەڵێم. باشە کاتی تیرۆرەکەش ئاوا دەڵێم. و شوێنی پشتیوان عەبدوڵا لە ئوسترالیا ناسراوە، هیچ عەرەبێک نییە کەوا نەیناسێ. اینجا بڕۆن نامەردانە پەیوەندی بکەن بە جالیەی لوبنانی، بە جالیەی نازانم پاکستانی، بە جالیەی نازانم چێ. لە ئێوە ناترسێم، هەرگیز لە ئێوە ناترسێم. لە ژیانمدا لە کەس نەترساوم، لە ژیانمدا بەرەو ڕووی مەرگدا ڕۆیشتوم، بەڵام ڕێبازەکەم دادپەروەری و ئازادی بووە و لەسەر ئەو ڕێبازەش دەمێنمەوە، لەسەر ئەو ڕێبازە دەمێنمەوە بۆ لێدانی کەڵتی فاشستی عەرەبی کە حەمەی کوڕی ئامە بنیاتی ناوە 1400 ساڵ بە لە ئێستا. کاتێکی شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین.